لەگەڵ بارینی یەکەم بەفری وەرزی سەرماوسۆڵە هاوڵاتیانی شاری سلێمانی بێسوتەمەنی و بێکارەبان بە پێی پێشبینیەکانی بەڕێوەبەراتی کەشناسی و بوومەلەرزەزانی کاریگەری و شەپۆلانەی ڕویان لە هەرێمی کوردستان کردووە تا سەرەتای هەفتەی داهاتوو درێژ دەبێتەوە و پلەکانی گەرماش بە نزمی دەمێننەوە. هاوکات پێشبینی بارینی بەفر و بارانێکی زۆریش دەکرێت لە پارێزگای سلێمانیدا. تەبارەت بەرەوشی کەشوای شاری سلێمانی هەرێمی کوردستان لە دوو ڕۆژی ڕابردووە کاریگەری شەپۆلێک لە باکووری ڕۆژئاوای هەرێم پاڵەپەسۆیەکی نزم لە دەریای ناوەڕاستەوە هاتوۆتە ناوچەکانمان کە بۆتەوەی دابارینی بارانباری و بەفر لە ناوچە شاخاوەکان لە هەمان کاتدا لە دوێنێەوە کاریگەری شەپۆلێکی باشووری عێراقمان هاتوۆتە ناوچەکانمان کە هەورە بروسکە و چەخماخەی دروست کرد. شەپۆلێکی هەوایەکی گەرم و شێدارە. سەرەڕای دابەشنەکردنی نەوت قەیرانی کەمی کارەباش جارێکی دیکە سەری هەڵداوەتەوە. حکوومەت لە باشترین حاڵەتدا تەنها دەتوانێت 5 کاتژمێر کارەبای نیشتیمانی بۆ هاوڵاتیان دابین بکات. هاوکات بەڕێوەبەراتی کارەبای سلێمانیش ماوەی 2 ساڵە پرۆژەیەکیان داوەتە پارێزگای سلێمانی تا لە ڕێگەی سنوردارکردنی کارەباوە بتوانن کارەبای زیاتر دابین بکەن. بەڵام ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی پرۆژەکە بە سەرکەوتو نازانێت و پێی وایە حکوومەت ناتوانێت بە عادیلانە کارەبای نیشتیمانی سنووردار بکات. ئیسtisنایەکی زۆری تیاب بکرێت و بەڕێوەبەراتی گشتی کارەبای سلێمانی دەسەڵاتی نەبێ لە دانانی پێوەری کارەبا و پشڕاندنی ئەو هێڵانەی کە بە نایاسایی و بە زیادەڕە و ڕۆشتون و ئەوانەی کە بە فری کارەبایان ڕێکشاوە و بە تەجاوز ڕانکێشاوە بە دڵنیایی و پرۆژەکە کرچ و کاڵ دەرەچێ و پرۆژەکە سەرکەوتوو نابێت. هاوکات هاوڵاتیانی شاری سلێمانیش دەڵێن لەوە زیاتر بەرگەی قەیرانەکان ناگرن و متمانەیان بە حکوومەت نەماوە. دەپرسن دوای 25 ساڵ لە حکومڕانی کوا کارەبا و سوتەمەنیەکەتان داهات و نەوتی ئەم وڵاتە چی لێ دێت و دەچێتە باخەڵی کێوە؟ خەڵک هیچ دەسەڵاتێکی نەماوە، خەڵک هیچ جارێکی نەماوە چی بکات؟ بەنا بۆ نەوتەبان نیەتی، بەنا بۆ کارەبابان نیەتی، ئەکرێت لە سەدەی 21 خەڵک جەزب ئای داردانێتەوە. من ئومێدەوارم ئەم کارەبای چاک بکرێ، یعنی بە ماوەی 25 ساڵ حکومڕانی نتوانی کارەبا چاکێتر حکمی زیاتر چاوەڕێکی بکەین میلەت زیاتر چاوەڕێکی بکات. میلەت تحملی نەماوە بەڕاستی. ئەمە جواب ڕۆبڕان ناکەم ساڵێکی تحملکە ئەوەی هەیەی دەقیلی مناڵی هەڵبچریوە یا بە دەوێنەوە لە خۆی لەبای گەرمەکاتەوە. لە سەرەتای ساڵی 2016ەوە هاوڵاتیانی شاری سلێمانی تەنها 1 بەرمیل نەوتیان وەرگرتووە. هاوکات بەهۆی کەمی کارەبای نیشتیمانیشەوە وەرزی سەرمایان لەسەر قورستر بووە. لە کۆی 500 فیدەری پارێزگاکە 45یان لە کار کەوتون کە نرخەکەیان بە 500,000 دۆلار مەزەندە دەکرێت و هیچ بودجەیەکیش بۆ سەر لە نوێ چاکردنەوەیان نییە. لەبەر ئەو هۆکارانەش زستانێکی سەخت و بێکارەبا و سوتەمەنی چاوەڕێی دانیشتوانی پارێزگای سلێمانی و دەوروبەری دەکات. ئیحسان سابر، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.